هەمووان گاڵتەیان بە دەدانی ئەم منداڵە دەکرد، بەڵام ببینە دواتر چی ڕوویدا. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. هەموو جۆرە گاڵتە پێکردنیە کارێکی هەڵە و نابەجێیە. ئەگەر گاڵتەکردن بەرامبەر کەسێک بێ یاخود منداڵ بێ یاخود کەسێکی پێگەیشتوو بێ، جا بە هەر هۆکارێکش بێ هەر هەڵەیە. و ئیڤان هێڵ کە منداڵێکی دانیشتووی وڵاتی هۆڵندایە دەیناڵان بەدەست ددانە گەورەکانیەوە کە وەکو کەروێشکێک دەری دەخست. ئەمە ژوای لێکردبوو کە تووشی ناخۆشی و بێتاقەتیەکی زۆری بکە، چونکە بە کوڕە کەروێشکەکە ناویان دەبر، چونکە کەروێشک دوو ددانی گەورەی هەیە، هاوشێوەی ئیڤان. لەگەڵ ئەوەی ددانە گەورەکانی ببوونە هۆی بێزارکردنی لەلایەن خەڵکیەوە، ئاڵۆزکاریشی دروست کردبوو بۆ جستەی و بەپێی قسەی خۆی بێ هەوڵی داوە دەمی بە تەواوەتی دابخە. باوکی ئیڤان پارەی ئەوەی نەبوو چارەسەری کوڕەکەی پێ بکە، بەڵام دوای ماوەیەک چیرۆکی ئیڤان لە ڕۆژنامەیەک بڵاو کرایەوە. لە ئەنجامدا خەڵکێکی زۆر چیرۆکەکەیان خوێندەوە و کاریگەر بوون پێی، و خەڵکی نەک تەنها لە شارەکەی خۆی بەڵکو لە هەموو وڵاتێکەوە یارمەتی بۆ کۆکرا بۆیەوە تاوەکو ئیڤان بتوانێت چارەسەری ددانە گەورەکانی پێ بکە و بتوانێت وەکو منداڵێکی ئاسایی پێ بکەنێ بەبێ ئەوەی دەوروبەرەکەی بێزاری بکەن. بە دڵنیایەوە ئەگەر ئەو خەڵکە باش نەبووایە، تاوەکو ئێستاش حاڵی ئیڤان هەروەکو جاران دەبوو و نەیان دەتوانی نەشتەرگەریەکی بۆ ئەنجام بدەن. دوای 5 ساڵ لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری خەڵکی، کاتی ئەوە هاتبوو کە نەشتەرگەریەکە ئەنجام بدەن. ئەو هاوکاری بۆی کۆکرا بۆیەوە بەشی تەواوی نەشتەرگەریەکەی دەکرد و ئەو زیادەی کەما بۆیەوە بەخشیان بە کۆمەڵی خێرخوازی کە هەڵدەستن بە یارمەتیدانی ئەو کەسانەی پارەی چارەسەری کێشی ددانی منداڵەکانیان نییە. و دوای ئەنجامدانی نەشتەرگەریەکە، ئیڤان بە تەواوی باری ئاسایی بۆیەوە و ئێستا دەتوانێت پێ بکەنێ بەبێ ئەوەی لەلایەن کەسانی دەوروبەریەوە گاڵتەی پێ بکرێ. هەرگیز نابێ گاڵتە بە کەسێک بکرێ کە ددانی یاخود هەر ئەندامێکی جەستەی نائاسایی بێ یان نەیبێ. و ئێمەش دڵخۆشین بەوەی کە ئیڤان توانی نەشتەرگەریەکە ئەنجام بدا و بە ئاسایی بژێت، چونکە لەوەیە ئەو شتەی کە ئێمە هەموو ڕۆژێک ئەنجامی دەدەین بەبێ گرنگی پێدان لەلای هەندێک کەس وەکو خەونێک وا بێت بۆیان. هیوادارم ئەم ڤیدۆیە سوودێکی پێتان گەیاندە بێ و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن، ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەت بە ئاگادارکردنەوە بگا بە دەستت. و دووبارە و سێبارە سوپاست دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. هەر ڕخنە و پێشنیارێک ئەگەر بۆ کەناڵەکەی من هەتا، ئەوە دەتوانی لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمی بنووسی و ئینشاءالله بە زووترین کات وەڵامت دەدەمەوە. و تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر، هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.